کێشە گەورەکەی دلۆ و کارۆ زراری چارەسەر بوو. دلۆڤان و کارۆ ئەو دوو برایی لە کاتی تووڕەبوونیشدا هەر پێدەکەنن. خاوەن پێداویستی تایبەتن بە یەکتری ناژین و هەمیشە لە خەمی یەکتریدان. کارۆ خۆشمەوەی کار خوش بدەوە کارۆ دێت و داوا ماچش کرد توش. دلۆڤان و کاروان زراری دوو برای خاوەن پێداویستی تایبەتن، بەڵام دوو کەسی ڕۆحسووک و بەخشندن لەگەڵ یەکتری و نازانن ڕق و تووڕەبوون چییە. ئەوان هەمیشە بە خەندە و پێکەنینەوە دەردەکەون و پێچەوانەی کەسە ساغەکان باوەشیان بە ژیاندا کردووە و بەتاڵی و سوێریەکانیشەوە ژیانیان خۆش دەوێت. دلۆڤان لەگەڵ ئەوەی خۆشی خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام هاوکارێکی باشی کارۆی برایەتی لە ئیش و کاری ڕۆژانەی و بەردەوام ڕێنمایی دەکات و بەگوێیدا دەچپێنێت. دلۆڤان و کاروان تەنیا لەسەر سواربوونی کوشتنی پێشەوەی ئۆتۆمبیل کێشەیان هەیە و دەبێت بە دەنگەدەنگیان ئێستاش ئەو کێشەیەیان چارەسەر کرا و لە باوەشی یەکتریدا دادەنیشن و پێکەوە چێژ لە پێشەوەی ئۆتۆمبیل دەبینن. ئەو دوو برایی بەهۆی ڕۆحسووکی و ڕووخۆشی و زاراوە شیرینەکەیان بوونەتە دوو کەسی ناسراوی خۆشەویست و ئەو ڤیدیۆیانەی بڵاوی دەکەنەوە هەزاران بینەری هەیە. دلۆ کارکتەرێکی چالاکی تیکتۆکە و خاوەنی هەزاران فۆلۆوەرسە، لایڤەکانی هەزاران بینەریان هەیە. خەڵکی دلۆ و کارۆ دەدوێن و تووڕەیان دەکەن تا جنێویان پێ بدەن و حەز بە جنێوەکانیشیان دەکەن. ئەو دوو برایە حەز بە جلوبەرگی تازە و پاک دەکەن، هەر شتێکی تازە بکرن پیشانی هاوڕەکانی دەدەن و زۆر پێی دڵخۆش دەبن.